مەترسیدارترین زیندانی بۆ ماوەی 23 سەعات لە زینداندایە. تەنیا سەعاتێکی ساحەتی هەیە بۆ نان خواردن و خۆشۆردن و تەوالێت و وەرزش. کاتێک دێتە دەرەوە چواردەوری بە پاسەوان دەگیرێت. کەواتە ئەم کەسە بە مەترسیدارترین زیندانی لە جیهاندا ناوی دەرکردووە. ناوی ڕۆبەرت مودسلیە. لە ساڵی 1953 لەدایک بووە. لە شاری لیڤەرپۆڵی بەریتانیا دەژی. دایک و باوکی ئێهمالی دەکەن و لە هەتیوخانە گەورە بووە. لە ژێردەستی ڕایبە مەسیحیەکاندا لەو کاتەدا ڕایبەکان مامەڵەیەکی زۆر خراپیان لەگەڵ ئەو منداڵە بێ سەرپەرشتانەدا دەکرد کە دەهێنرانە کۆمەڵگەکەی ئەوان بۆ ژیانکردن. بەڵام لەگەڵ ڕۆبەردا زۆر باش بوون. دایک و باوکی پاش ماوەیەک داوای ڕۆبەر دەکەنەوە و دەچێتەوە لای دایک و باوکی. باوکیشی ئەوەی خراپە و ئازار و ئەشکەنجە بێ بەرامبەری دەیکات. جارێک لە جارەکان بۆ ماوەی 6 مانگ زیندانی دەکات. تەنیا کاتی نان خواردن بڕێک نانی دەدەنێ. ئەم مامەڵەی منداڵی لەگەڵیدا لەلایەن باوکیەوە دەبێتە هۆی ئەوەی ڕۆبەرت کەسایەتێکی شەڕەنگێز و خراپی لێ دەربچێ. تاوەکو لە ساڵی 1974دا یەکەم تاوانی کوشتنی خۆی ئەنجامدا. بەڵام ئەو کەسەی بۆیە کوشت چونکە ئەشکەنجەی مناڵانی دابوو. بەو جۆرە شارەکەی لە چەند کەسێک لەو جۆرە پاکردەوە و کوشتنی. لێرەوە چیرۆکی ترسناکیەکەی دەست پێ دەکا. زنجیرەیەک تاوانی کوشتنی تری ئەنجامدا کە هەمویان لەو کەسانە بوون ئەشکەنجەی مناڵانیاندا بوو. با ڕێگایەکی دڕندانە 4 زیندانی کوشت. بەهۆیەوە ناوی ترسراکترین زیندانی لە جیهاندا لێنرا. زیندانێکی تایبەتی بۆ دروست کرا لە شوشە. ناوی زیندانی شوشەی لێنرا کە فیشەک نەبڕە. سەرباریەوەی زیندانەکەی شوشە بوو. بەڵام بە بەردەوامی چەند پاسەوانێک چاودێری وردی دەکەن. ماوەی 47 ساڵە زیندانە. لەو ماوەیە 40 ساڵی لە زیندانی تاکەکەسیدا بووە. تاکو کاتی مردنی دەبێ بەو شێوازە بژی. هیچ لێخۆشبوونێکیش نایگرێتەوە. بۆ ئەوەی بە دوور بیت لە زیندان و حاڵەتێکی لەم شێوەیە بیری تاوانکردن لە مێشکتدا بە تەواوەتی دەربێنە. خوددا هەموو گەلی کورد لەوە بپارێزێ ببنە تاوانبارێکی لەم جۆرە.